بۆ ڕێگریکردن لەوم هێرش و پەلامارانی کە دەکرێتە سەر باشووری کوردستان و ڕۆژئاوا و بەگشتی خاشی کوردستان پێویستە زەماوەر یەکەڵوێز بێ یەکدەنگ بێ و بێدەنگ نەبێ بەرامبەر ئەو دەستدرێژانە کە دەکرێتە خاشی کوردستان لەبەر ئەوەی ئەمە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە بەردەوام ئەو هێرش و پەلامارانە هەیە لەگەڵ دەخوازێ ئەمڕۆ بارودۆخەکە لەگەڵ دەخوازێ گەل هەڵوێستێکی باشی هەبێ لەسەر پێ بێ بۆ وەستاندنی ئەو هێرش و پەلامارانە. داواکاری من ئەوەیە پێشەشی دەبێت داواکاری لە دەسەڵاتدارانی باشووری خۆمان بکەین کە بەجددی هەوڵ بدەن تێ بکۆشن هەم لە ڕێگای خۆیان یان لە ڕێگای پەرلەمانی کوردستان و بگرە تا پەرلەمانی عێراق و بەرزی کەنەوە بۆ ئەنجومەنی ئاسایش و وڵاتانی دەستڕۆیش و زلهێز. ئەگەر بێت و ئەو باردۆخە بەردەوام بێ بەڕاستی مەترسیێکی گەورە هەیە لەسەر مان و مۆجودەتی گەلی کورد لە هەر چوار پارچەکانی کوردستان دەستدرێژەکە زۆر گەورە لە ئاستێکی زۆر گەورە و مەترسی داردایە. ئێمە وەکو خەڵکی باشوور پشتیوانی هەر چوار پارچەی کوردستانمانین وەک خەڵکی باشوور هەموو ئەو هێرشە ناڕەوایانی دەوڵەتی تورکی فاشی تەنانەت ئێرانیش هەر وڵاتێک هێرش بکاتە سەر وڵاتەکەمان محکومی دەکەین و بەرەنگاریان دەبینەوە لە دنیا دەڕشویان دەکەین داوا لە حکوومەتی فدراڵی عراقی دەکەین داوا لە ئەمریکا دەکەین کە ئاسمانی ئێرە بەحساب لەلایەن ئەمریکاوە پارێزراوە بەڵام بە دەردی کاکە حەمە دەڵێ ئەمریکا تەنها قسەی هیچی تر نییە بێگومان هەموو ئەمانە ڕشوا دەکەین و داوا لە جیهان دەکەین پێش بە لەشکری تورکی ئێرانی و تورکیا بگرن هیچی تر بە دۆرۆنەکانیان و بەچەکی پێشکەوتویان لە باشوور خەڵکی ئێمە و کوردستانەکەن شەڵتانی خوێن نەکەن وەکو گەلی کورد ئێمە لێرە حەقی ژیانمان حەقی ئازادیمان حەقی تەواوی مرۆڤ بوون و مافی مرۆڤمان هەیە بەڵام بەداخەوە زلهێزەکانی ئەقلیم دەوروبەرەکانمان حکوومەتی تورک و ئێران کە دوو زلهێزی ناوچەین لە چاو ئێمە پێمان دەوێرن فڕۆکە و چەکی پێشکەوتویان هەیە هیچ حساب بۆ مەجلیسی ئەمن و بۆ دنیا ناکەن ئەمانە دێن لە کوردستانە چونکە بچووکترین خۆری ئازادیمان لێ هەڵاتوە لە باشوور چاویان بەوە هەڵنایە و دێن لێرە خەڵکی جۆرا و جۆر شەهید دەکەن بە بیانووی وڵات تیرۆر و فڵان نەخێر خۆیان تیرۆرستن ئەوان بە دۆرۆن تیرۆر دەکەن ئەوان بە تۆپخانەکانیان تیرۆر دەکەن ڕۆژانە فڕۆکەی ئەم دەوڵەت یا ئەم دەوڵەت لە ئاسمانی کوردستانی ئێمە تیرۆر دەکا ئەمریکای بێمەوقیف لە بەرابەری ئەمەدا هیچ هەڵوێستێکی نییە دەوڵەتی عراقی دەوڵەتە لە بەرابەری ئاسمانەکەی خۆیدا هیچ هەڵوێستێکی نییە بۆ یەک گەلی ئێمە هەر هەمومان بەیەکەوە یەکدەنگ یەک ڕەنگ پشتیوانی هەموو ئازادی خوازانی کوردستان دەکەین لە باشووردا بمێننەوە ئێرە ماڵی خۆیانە بە خوێن بە گیان بە هەمومان فیداکاری دەکەین لە پێناوی سەلامەتی و مانەوەی ئەواندا و لەشکری فاشی هەر دەوڵەتێک بە هەر جۆرە چێکێک پەلاماری وڵاتەکەماندا ئێمە ڕسوای دەکەین و لە بەرابەریدا خۆراگری دەکەین و بەرخۆدان دەکەین.